هێشتا ئەگەرن لە دوو کۆمکوژیە لاس ڤێگس نەهاتنە ئەشکەرەکردن. پشتی ڕفراندۆمی هەرێما کوردستانە عێراقی دچ دەستورداری ڕادەرباز دەبە؟ و حکومەتە هەرێمی دەبێژە پشتیوانیان نفنەتەوەی ji حەزا خەڵکی ڕە ji بۆ سەرخۆبوونی پێتیڤە. سڵاو و هیڤین دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن. سڵاو جارێکی تر بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن کە هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. راپۆرتên ڕاگەهاندنی نەها ڕادگەینن ku Serokê Iraqê Celal Talebanî wexera dawî kir. Talebanî di jiyê 85 saliyê de ya çend dezgehên ragihandinê veqerkirnawî piştras dikin ew li sala 2005 heta 2014 Serokê Iraqê bû û li sala 1975 Yekîtiya Niştimaniya Kurdistanê damezrand û bûye sekreterê giştiyê Yekîtiyê ji derekî nêzîkî wî niha peyamê veqerkirnawî ji dengê Amerîka re ragihand. هەتا ئێستاش پۆلیسی ئەمریکا ڕای نەگەیاندووە کە مەبەستی سەرەکی ئەو هێرشبەرە چی بوو کە لە لاس ڤێگس 59 کەسی کوشت و نزیکەی 600 کەسیش بریندار بوون. برای گومانبارەکە بە دەنگی ئەمریکای گوتووە ئەویش وەکو هەموو کەسێکی تر بەو هەواڵە شۆک بووە. بەرەکە کونێکی لە پەنجەرەی هوتێلەکەی کردبوو وە دەستی کرد بە تاقیکردن لەو شوێنەی کە کۆنسێرتەکەی تێدا بەڕێوە دەچوو. گەواهدەران دەڵێن سەرەتا کە گوێیان لە تەقەکان بوو وانزانی بوو یاری ئاگرینەکانە کاتێک کە زانیان گولەیە خەڵکەکە زۆر ترسان. هەندێک خەڵک دەکەوتن هەندێک هاواریان دەکرد و ڕایان دەکرد. ئێمە ڕامان کرد هێشتاش باوەڕم نەدەکرد ئەوانە گولەی ڕاستی بوو بن. خەڵکی لە دەور و بەرمان دەکەوتن. ئەم هێرشەی لاس ڤێگس خوێناویترین هێرش بووە لەلایەن یەک چەکدارەوە بکرێت لە مێژووی نوێی ئەمریکادا. سەرۆک ترامپ و جێگری سەرۆک مایک پێنس لەگەڵ هاوسەرەکانیان دوانیوەڕۆی دووشەمە لە کۆشکی سپی ساتێک بە بێدەنگی ڕاوەستان بۆ ڕێزلێنان لە قوربانیەکان. سەرۆک فەرمانیدا ئاڵای ئەمریکا نزم بکرێتەوە. یەکێک لەو کەسانی کە کوژراون پۆلیسێک بوو کە لە کاتی کارکردنیدا نەبوو بەڵام یارمەتی خەڵکەکەی دەدا دەرباز ببن. لە پاش ڕووداوەکە خەڵکی ڕیزیان بەستبوو بۆ بەخشینی خوێن بە بریندارەکان. گوتەبێژی کۆشکی سپی ستایشی کاردانەوەکانی گەلی ئەمریکای کرد بۆ هێرشەکەی لاس ڤێگس. یادوەری هەموو ئەوانەی ڕەهاترین ئاستی خۆشەویستی و سۆزیان دەربڕی هەرگیز لەبیر ناکرێت لەم کارە پڕەق و کینەیەدا. ئەمەش ئاماژەیەکی بیرخەرەوەیە کە سۆز و گیانی ئەمریکایی هەرگیز تێک ناشکێت. داعش بە ڕێگای ئاژانسی هەواڵی خۆی بەرپرسیارەتی ئەو هێرشەی گرتە ئەستۆ و گوتی هێرشبەرەکە بەم دواییانە بووە بە ئیسلام. بەڵام لێکۆڵەران هیچ پەیوەندیەکیان لە نێوان گومانبارەکە و هیچ جۆرە گروپێک نەدۆزیوەتەوە. ئەم کەسە بە تەنها ئەم کاری کردووە. نازانم چۆن دەکرا ڕێگەی لێ بگیرێت. هیچ پەیوەندیەکی بە تەروریزمی جیهانیەوە نییە. خێزانەکەشی بە کەسێکی دەوڵەمەند ناودێریان کردووە کە زۆر حەزی لە قومارکردن و ناردنی پاکەتی پسکیت بۆ دایکی لە فلۆریدا. هیچ پاشخانێکی تاوانکاریشی نەبووە. ئایا براکی من ئەمەی کردووە هەروەکو ئەوە وایە تەقەی لە ئێمە کردبێت ئەگەر منداڵەکانیشی بکوشتمایە هەر ئەوەندە دەحەپەسام. ئەم ڕووداوەش مشتومڕێکی نوێ لە ئەمریکا دێنێتە ئاراوە لەسەر ئەوەی چی دەشێ بکرێت بۆ ڕێگەگرتن لە کوشتنی بە کۆمەڵ بەبێ ئەوەی بکرێت بە سیاست. شارەزایان دەڵێن پشکنینی جانتا لە کۆنسێرتەکاندا دەشێ ڕێگری بکات لەوەی کەس دەمانچە بەرێتە ناوەوە. بەڵام لە ڕووداوەکەی لاس ڤێگس گومانبارەکە لە ئوتێلێکەوە تەقەی کرد کە بە جوانی خەڵکەکەشی دەبینی. ئەمە شتێکی جیاوازە. هیچ شتێک نەدەتوان ڕابکرێ بۆ ڕاگرتنی کەسێکە لە ژووری هوتێلێکەوە کارێکی وا بکات. ئەمە خراپترین شتە. چەکدارەکە بە ستیڤن کرێک پادەکی تەمەن 64 ساڵانی خەڵکی مەسکیت نێڤادا پێناسەکراوە و نزیکەی 20 چەکی هەبووە لە ناویاندا تفەنگیش. هەر سەبارەت بە زانیاری زیاتر لەسەر ئەم ڕووداوەی لاس ڤێگس هاوکارمان سەما دزەی ئێستا لەوێوە لەگەڵماندایە. سەما ماندوو نەبیت؟ زۆر سپاس هێرۆ. سپاس. سەما دەمەوێت بزانم هیچی نوێ هەیە ئێستا هیچ زانیاری نوێ هەیە لەوێ؟ بەڵێ هێرۆ ئێستا سەعات 6:30 بەیانیە هێشتان هیچی نوێ نەهاتیە هیچ پرس کۆنفرنس نەکرایە بەڵام ئاخر پرس کۆنفرنس کرا ئەویش بەڕێوبەری پۆلیسی لاس ڤێگس ئێرەی نڤادا کردی دوێنێ شەو سەعات 7 ئێوارە ئەو زانیاریەی ئەوی دای هەر گۆتی کەوەی ئەو کەسانەی
قوربانی ئەو تەقەکردنە بوو 50 کەسن و زیاتر لە 500 کەس بریندار بووە هەروەها حتا هۆنکەش گوتیتی کەوەی ئەو کەسەی ئەو تەقەکردنەی کردیە نزیکی چل تفەنگی پێ بووە چل دەماچەی پێ بووە هەر 23 قڵ لەو دەماچانە و تفەنگانە لە ژووری خۆی بووە لەو ئوتێلەی لە پشتم. بەڵێ باشە سەماعی ڕەوشی بریندارەکان چۆنن ئایا ئێستا ڕەوشی بریندارەکان جێگیرە یا هەر لە مەترسی هەندێکیان هەن لە مەترسیدا بن بەڵێ هێرە هێشتان هەروە لە مەترسیە لەوانەیە ڕاستە 59 کەس قوربانی ئەو تەقەکردنەوەی بوونە بەس لەوانەیە ئەوڕۆ ژمارەکە زیاتر بی چونکە هەندێکیان وادەستنە ژووری عملیاتیان هەیە هەردوونێ کەسێک لە گەرم دانیشت بوو لە تەیارەوەکو دەهاتینە ڤێگەس گوتی کوڕەکەی تەقەی لێکراوە و ئەوڕۆ عملیاتی هەیە و نازانن ئایا چی بەسەر دێتەوە. باشە سەما وەکو دەزانین لاس ڤێگەس خۆی شوێنێکە ینی شوێنێکی بەناوبانگە بۆ گەشت و گوزاری و سەفەرکردن ئایا ئێستا ڕەوشی شارەکە چۆنە یعنی بە تەواوی شارەکەدا پێوەی دیارە کە شتێکی وا ڕوویداوە لە شارەدا؟ بەڵێ هێرۆ زۆربەی جار ئەمن دایمە وچ دێمە لاس ڤێگەس جادەکان دائیمەن ئزدیحام دەبیتن خەرکەکی زۆر لە جادەکان هەیە خەرکەکی زۆر لە ناو ئوتێلەکانە لە ناو کازینۆیەکانە بەڵام ئەو دوونێ شەوێ و ئەو ڕۆ هێشتان هیچ کەسم نەدیتە لە ناو جادا خەڵکەکە یان لە ژووری خۆیان دەمینێنەوە یان دەچن مومی پێدەکەن بۆ ئەو کەسانەی قوربانی ئەو تەقەکردنەی بوون. باشە سەما ئایا هیچ وتراوە لەسەر ئەوەی کە مەبەستی سەرەکی ئەم تەقەکەرە چی بووە تا ئێستا؟ هێشتان دیار نییە هێرۆ وەکو گوتم پرس کۆنفرەنسی دوونێ ساعت 7 ئێوارە بوو ئیتر بەڕێوبەری پۆلیسی لاس ڤێگەسی نیڤادا هیچ زانیاری نوێی نەدا گوتیان هێشتان نازانن بەڵام لەوانەیە ئەوڕۆ ئینفرمێشنێکی نوێ بێتە دەرێ و بزانین سەما دەبینم ئوتێلەکەی کە لەوێوە تەقەی کردووە لە پشتی تۆیە ئێستا ئایا ئەو ئوتێلە داخراوە ئێستا یان هەر کراوەیە؟ ناهێرۆ هێشتا ئۆتێلەکە دانەخراوە کراوەوە بەڵام جادەکەی ئەوی دەچیت بۆ ئۆتێلەکە و لەلایەکەی تریش ئەویش داخراوە کەس ناتوانانی بەسارەی خۆی بێتن یان بڕاتن ئەلا ئەگەر لە فندقەکە دانیشت بیت هەروەهاش یەکێک لە فندقەکانی ئەو ئۆتێلەی MG فندقەی گەورەیە لێرە لە لاس ڤێگەس هەموو ئەو خێزانانەی ئەو کەسانەی بریندار بووینەوە ئەو کەسانی قوربانی ئەو تەقەی بووینە ئوتێلی دەداتەوان بە بەلاش. بەڵێ سپاس هاوکارمان سەمادزەی لە لاس ڤێگزەوە لەگەڵماندا بووی سپاس. زۆر سپاس. دهف پەیوینەکەدا دەگەڵ دەنگی ئەمریکا پەیداری حکوومەتە هەرێما کوردستانی سەفین دزەی بەحسی پێکینانە ئەنجومەنی سیاسی کوردستانی دیکەژ بۆ دانوستاندنان دەگەڵ بەغدایە دزایی دەبێژە پرۆسەی دامەزراندنا دەوڵەتی PTV بکار و خەباتێک دوور و درێژ هەیە و پشتەوانیە نێف نەتەوەییژی PTVە ji بۆ حەزا خەڵکی کوردستانی ji بۆ سەرخۆبوونی. سەرکردایەتی سیاسی کوردستان داش عێراق دروست کراوە کە زۆربەی هێز و لایەنە سیاسیەکان تێدا بەشدارن جگە لە گۆڕان و کۆمەڵ نەبێت. ئەم سەرکردایەتیە سیاسی کوردستان تا چەند دەتوانێت لە دەسەڵاتەکانی حکوومەت یارێم کەم بگاتەوە یا خۆت ڕەنگە زۆر کەس پێی وابێ ئاماژەیەک بێ بۆ هەڵوەشاندنەوەی حکوومەت یارێم. حکوومەت یارێم لە زادەی هەڵبژاردنێکی دیموکراسیانەی پەرلەمانی کوردستان بووە و بەشی زۆری ئەو لایەنە سیاسانەی کە لە ناو ئەو پێکهاتە تازەیە بوونیان هەیە لە حکوومەتیش واتە حکوومەت پێکهاتەی ئەو لایەنە سیاسیانەیە حکوومەت حکومڕانی دەکە لایەنە سیاسیەکان لە ڕووی استراتیژیت و سیاستەوە کار دەکەن و کۆدەنجیەکی سیاسی لە ناو لایەنە سیاسیەکان لە کوردستان لەو قۆناغا هەستیارێک کە ئێستا کوردستان پێی تێپەڕ دەبێتن بۆ مەبەستە دروست بووە ئەگەرنا ئەو ئەنجومەنە سیاسیە بەدیلی حکومداری هەڵبژێردرا و یاخود پەرلەمان نییە بە قەراری قەتعیەوە. حکوومەتی هەرێم ڕێگە دەدات حکوومەتی عێراقی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێتن چونکە وەک خۆیان دەڵێن وەک ئابادیش وتوێتی فشار و
هەڕەشەکانیان ڕەنگە زیاتر بۆ سەر کار بەدەستانە نەک خەڵکی هەرێمی کوردستان وەک خۆی دەڵێ خەڵکی هەرێمی کوردستان برسی ناکات. وەگەبێ سەر ئەو دانوستاندنەی کاتی کە بەڕێز عەبادی هاتە سەر حکوم لە 2014 حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری دکتۆر عەبادی کرد و یەکسەر کەتینە دانوستاندن ئەوەی کە فۆرمولێکی باش بتوانین بدۆزینەوە بە مەبەستی چارەسەرکردنی ئەو گرفتانەی. ئەوە بوو لە مانجی 12 2014 ڕێکەوتنێک لە نێوان هەولێر و بەغدا هەبوو کە هەموو بەرهەمهێنانی نەفتی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا بکرێ بەرامبەر ئەوە بەغدا بودجێ هەرێمی کوردستان بداتن. لە مانجی 1 و 2 2015 تا ڕادەیەک جێبەجێکرا بەڵام ئەوەی کە لە بەغدا دەهات و بە خودی گفتەی بەڕێز عەبادی کە لە بەغدا بووین گوتی لە باشترین حالت ئەوان ناتوان لە 400 تا 450 میلیۆن دلار زیاتر بدەنە هەرێمی کوردستان لە کاتێکدا تەنها بودجەی پێویست لە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان نزیک 700 میلیۆن دلارە لە مانجێکدا و ئیزافەتەن لەسەر بودجەی تەشغیلی و پرۆژەکان خۆی لە نزیک ملیارێک دلار دەدا مانگانە واتە بەغدا تەنها 450 میلیۆن دلاری دەتوانی بداتن لە کاتێکدا کە هەرێمی کوردستان کە خۆی ڕاستە خۆ نەفتەکەی دەفرۆشی زیاتر لەو پارەیە بەدەستدێنیتن نزیک 500 تا 600 میلیۆن دلار دەتوانی بەدەستبێنی و ئیزافەتەن لەسەر داهاتی ناوخۆش لەبەرەوە ئەوەی کە ئێستا بەڕێز عەبادی باسی لێوە دەکاتن هەمان ئەو ژمارەیە کە لە ڕابردوو پێشنیاری کردبوو واتە کێشەی موچەخۆران چارەسەر ناکاتن. ڕێفراندۆمی هەرێمی کوردستان کرا و دەنگی بەڵێن 92.73 هینا ئەوان دەنگیاندا بۆ سەربەخۆیی و دەوڵەتی کوردی ئەم دەوڵەتە بە دیاریکراوی کەی دروست دەکرێت. پرۆسەی دەوڵەت دروستبوون ممکنە نەکرێتن نەخشە ڕێگایەکی یاخود کاتێکی دیاریکراوی لە بۆ دەستنیشان بکرێتن پرۆسەیە کە پێویستە کاری لەوە بکرێتن یەکەم ڕێخستنەوەی ناوخۆیی وەروها هەوڵ بدرێتن کە ئەو خواست و ئەو بڕیارەی خەڵکی کوردستان کە داوێتی بە کۆمەلگای نێودەوڵەتی بگەیندرێتن کە قەناعەتیان پێ هەبی و وردە وردە پاڵپشتی لە بۆ دروست بیتن بەداخەوە ئەمە دەبینێت نەک تەنها لە وڵاتانی دەوروبەر و بەغدا بەڵکو لە وڵاتانی پێشکەوتو و دیموکراتی خواز و ئەوانەی کە لە بە سەدان میلیارد دلار ساڵانە تەخسیس دەکەنەوەی کە دیموکراسیەت لە وڵاتانی تر بچەسپێتن ئەوەی کە لە هەرێمی کوردستان کرا پرۆسەیەکی دیموکراسی بوو مافی نەتەوەیەک بوو کە ڕێی خۆی بە ڕێگای ئاشتی دەربڕی بەداخەوە پاڵپشتی لەبۆ نەبووە و ئێمە بەڕاستی زۆر نیگەرانی ئەو هەڵوێستانەین کە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دەری دەبڕن بەرامبەر بە یاسانەبوون و یاخود بە هەندوەرنەگرتنی ئەو پرۆسەیە. جدرێکی نێزیکی یەکێتیە نیشتیمانیا کوردستانی وەغەرکردنا داویە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمان کوردستان جەلال تەڵەبانی ناودار بە مام جەلال و سەرۆکی بەرێ عێراقی پشت ڕاز دەکا دگەلمە نەها شعبان مزوری یەک سیاسەتوانین کورد و ئاگەهداری ڕەوشە تەڵەبانی بوو و دەمەکە سیاسەتێدا کار دەکە و بەلکی ئەتا ڕادەیەکی وەکو هزر و ئایدۆلۆژی نێزیکی تەڵەبانی بووە دکتۆر شعبان مخابن ئەم پەیامی بەوا ڕادگەهینن نظامتە بیستیان تەجمە بیست بوو زۆر سوپاس سلااو و ڕێز بوو تا بۆ گۆدار و تەماشەوانێت بەرنامەوە بڕاستی بەری و پەیوەندیە بکەن ئەف نوچە گەشتە من بە خەمباری ڤەت بێژم خەلکێ کوردستانێ ئەڤروکان بێژین بەڕێز مام جەلال ینی کوچە داوی کرد بەس بڕاستی ji bîva siyasete ev demekê yanî çend sala dûr ketî ئەڤروکە هەرچەند ئەو ڕەوشە کوردستان تێدا دەرباز بیت پێویستی هەبوو و بەڕێز مام جەلال ئەڤروکە بیڤا سیاسەتێدا با و ئەو کاریزماوی هەیبکارîna با باوەڕ dikim gelek alozî û kêşet em gehiştînê nedgehiştînê lê dîsa jî ئەڤروکە ser hemî wê xemê re û em bêjin ke xelkê Kurdistanê kesayetiyekê siyasiyê berçavê bernîyan ser astê hem Kurdistanê û Rojhilatê Navîn û cîhanê ji dest da lê dîsa belku ev Əvroke vegerkirina wî bibîte egerek ku em bêjîn ew babetê şivê dîtirê mel ser axiftan dihûye êvarî mesela referandumê mesela encamên wê û rewşa herêmê rewşa herêmê û
چاوانەکەم دێشین دەرگەهەکە دانوستاندنێ لەگەل بەغداڤەکەین ئەس باور دکەم بەرکو divê karasatê da ew dîwarê befrê an ew befer bête helandin û hevdîtin çê bibin û rêxweşiyek çê bibîtin. Bi rastî ez wek min gotî berî hemiya ez serexweşiyê li xwe dikem paşîneke hemî gelê Kurdistanê dikem û mala wî dikem bi vê destdana ku em bêjin net wextê xwe dabû lê wek realîst em bêjin Mam Celal ji bîva siyasetê ev çend sal bi hat bû dîrkirin. بله البته کاک شعبان یعنی وقت کردن طالبانی واسه نجنش که و بوده مکه کنه خوش بو کتبو بلکی نه قاده سیاستی دابو لیدیسان هبو ناوی یعنی پیامی کو او ساخه دیسا کاریگری هبو لسر رو شهرمی گلک دی بجن به روی کی ارینی ولی وقت کردناوی دی چه کاریگریه بکه یعنی رنگه هنده گلک پرس وەکو دەبێژن داڵەقان دی مابوو دنێوانە لایەناندا دناف ئیکەتی بخوادا چونکو مام جەلال لەوێ دەری ساغ بوو نەها پەیامی وەغەرکردناوی هەیە تو بێژی گۆڕین بێنەکردن bi baweriya min eger em bên ser astêketî niştimanî bax bîn ez bawer kem ew kêşeteyên dê qoltir lêyen çunki heta nû ke her nebîtin hebûna Mam Celal û lêxistina dilê wî bi xwe xwe têra hindê dikir ku em bêjin van layenên cuda kom biketin. Ji wî alî ve wek rewşeyeketî niştimanî ez nabînim berev baştir ve biçîtin ev e xandina min e. Lê wek min gotî bi evrika û rewşa herêmê têda çi yeketî niştimanî wî çi rengekê giştî bîtin pirs girêka Kurdî li Başûrê Kurdistanê piştî referandumê ev peywendiyet me li gel Bexda ku geheştîne bêjin nîv bombesteke evrûka parlamentarê Kurd nehelan bikevne nava دیارە دەنگی دکتۆر شەبان مزوری بسکایپ دگەل مێژ سویدێ ڕاوەستە ئەم داخوازیانی بوونی دیکن مە دەخواست ڕاستیژی دژێ بپرسیرکانی دکتۆر شعبان دکتۆر شعبان دەنگی من هاتێتن ئەمێ بژینە ناوبەڕێکی دیسا ڤگەڕین جەموە لە کاتێکدا حکوومەتی ئەمریکا و وڵاتانی دراوسێش دژی ڕفراندۆمەکەی هەرێمی کوردستان بوون بەڵام کورد دەتوانێت چی بکات بۆ ئەوی پشتیوانی نێونەتەوەی و هەرێمی بۆ دەوڵەتێکی سربەخۆ بەدەست بهێنێت. یەکێک لە سەرکەوتنەکانی حکوومەتی هەریم لە ئەنجامدانی ڕەفراندۆمدا ئەوە بوو کە خەڵکێکی زۆر تێدا بەشداری کرد. ئەو ڕێفراندۆمە ڕێخستن و کۆکردنەوەی خەڵک بە شێوەیەکی بەرفراوان بوو بە تایبەتی بۆ سەرۆکی هەرێم مەسعود بارزانی کە قوڵایی و بەهێزی لایەنی نەتەوەی کورد پێشان بدات و کارتێکردنێکی بەهێزی لەسەر جەماوەری خۆجێیی هەبوو و ڕێگایەکیش بوو بۆ ئەوەی خەڵک یەکگرتوو بکات. ویلاتە یەکگرتوەکان لەگەڵ بەڕێوەچوونی ڕێفراندۆم لەو کاتەدا نەبووە و تەنانەت وڵاتانی هەرێمیش لە دژی ڕێفراندۆمەکە بوون. مەسەلەکە نەتەنیا ئەوەیە کە لە نێو خۆ و وڵاتانی دراوسێت چ هەڵوەستێک لە مەودوان نیشان دەدەن بەڵکو ئەوەش گرنگە کە ئێستا ماوەتەوە سەر حکوومەتی هەریم بۆ نێو خۆ چاڵوەستێک دەگرێتە بەر. تا چ ڕادەیەک ئێستا حکوومەتی هەرێم لایەنی خزمەتگوزاری موچە و سەخامگیری بۆ هەموو ئەو لایەنانە دابێن دەکات کە ئیدعا دەکات لە نێو کوردستانی سربەخۆدا دەژین جا کوردستانی سربەخۆ چ ببێت و چ نەبێت. ئێستا کە لە ڕادەی جیهانیدا بەگشتی پشتیوانی لە سربەخۆی کوردستان ناکرێت کەوا بۆ حکوومەتی هەریم پێویستە لەمبارەیەوە چه هەنگاوێک بنێ بۆ ئەوەی کە سربەخۆی کوردستان بە فەرمی بناسرێت. یەکەم کار کە هەولێر سەبارەت بە دیاریکردن و پەسەندکردنی سنوور دەبێت ئەنجامی بدات ئەوەیە لەگەڵ بەغدا و توێژ بکات. بێزگە لەو کارە هیچ جێگرەوەیەکی تر نییە. بە فەرمی ناسینی سربەخۆی هیچ مانایەکی نابێت مەگەر ئەوەی سنووری دیاریکرا و پەسەندکراوت هەبێت. دەیڤید پاڵا کە تازە لە سەردانی هەریم ڕاگەڕاوەتەوە دەڵێت کاربەدەستانی یاریم گوتویانە بابەتی زۆر وەک نەوت و سنوورەکان هەن کە لەگەڵ بەغدا باسییان بکەن. ئەوان بە ئاشکار ڕایان نەگەیاندووە بەڵام گەلێک کاربەدەستی باڵای هەرێم خۆبەخۆ و تویانە کاوان دەخوازن لەسەر ئەو مەسالانە بسازێن تەنانەت سروشت و جۆری سربەخۆی ڕادەی سربەخۆی جێگای و توێژە مادامێک بەغدا ئامادە بێت هەروەها کۆنفیگراسیۆن شتێک نییە کە وەلای بنین. وێ دەچێت ئێران و تورکیا لە کوردخایاندا گوشاری زیاتر بخەنە سەر هەریم ئەوەش خۆی ئاماژەیەکی باش نییە.
لە ڕاستیدا ئەوەی ئێستا پێویستە ئەنجامی بدەین کەمکردنەوەی ترس و تووڕەیی کوردە کەمکردنەوەی ترس و تووڕەی تورکیا و کەمکردنەوەی ترس و تووڕەی عێراق و ڕێگا بە تورکیا و عێراق بدەین کە هەنگاوێکی نەمڕێیانە بگرنە بەر کاتی ئەوەیە کە بەکردەوە هەنگاو بنین و یارمەتی بە کورد و عێراق بکەین کە وتوێژ دابمەزرێنن بۆیە ئەو شارەزایەت جەخت دەکاتەوە کە لە باتی مەیداندان بە رووسیا و ئێران وا باشترە ویلایەتە یەکگرتووەکان و نەتەوە یەکگرتووەکان بێنە گۆڕەپانەوە. ئەم ڤەدگەڕن جەم دکتۆر شعبان مزوری جرسوێ دێ بسکاپێ دگەلمایە و بەحسی وەغەرکردنا تاالبانیە دکتۆر شعبان ئەدزانم توژ نێزیک تاالبانی نازدیکی و چەند ساڵ مژیتە نازدیکی و وەختی مەگەلک کورد مایە مەتخواست بە دەرخەیەکی تشمەڕە بیرەوەریەکێ یان تو بەحسی وی بکی وەکو کەسێک نێزیکتە تەدیتی يعني اگرم تماشا بکین يعني بو من جلال طلباني براستي وك سياسة مدارك همي قوا عربي بجن صمام امان بويا همي قوا خدان دست پیش خریا بويا يعني مروف اگر بيتو بيروريت مام جلال بحث بكتن براستي قلق زورن ودوي دميدا براستي اس بخونشم تشتكي دي تري بيجم جدر في هندكو وقت يعني او رح سفكياتيال قلوي هي سر الريوي صنقة سياسية كويها بويا باوردكم افا كسك نشي جيوي بقريت بفلتويجي حتى بركات روشالاتنا في نهاتنا وتوليرانساوي هي بو ركابريت خو يعني راح نقريت خو افا تشتكي هري يعني برشاو دف مام جلال يعني دكتور شعبان مزوري شارزين سياستي جي سويدي دي قال ما بو هالشند مال بربو بحث ريفراندوم هرمي بيكون ومساله باش رجاوي لي دياره وغير كنا طالبان وساكن ام دي قال دكتور شعبان وي بحثي بيكون قال لك سباس بو زانياريتا دكتور زور سباس بوش بەری و پشتی ئەنجامدانا ڕیفراندۆمە هەرێما کوردستانە عێراقی گەلک لایەنان پێشبینیە قەیران و کریزان دکردنە بتنێت کوردستانی دەبەلکو لە ڕۆژهەڵاتە ناوین گەلۆ ئەو قەیران چنە بەڵێن ساڵح ئەف پرسیار ئارەستەی جاست هەڵتەرمەند کریە ئەو بەڕێوەبەری بەرنامە ڕۆژهەڵاتە ناوین و باکووری ئافریکا لە کۆمەڵە کریزن نفنەتەوەی. Well, you know, it's one thing to want your independence and to fight for it. بەڵێ دەزانیت کاتێ باس دێتە سەر بەخۆیی ئەوە مافە و ناکرێت نکۆڵی لەو مافە بکرێت جا لە هەر لایەکەوە بێ یان لە هەر شوێنێکەوە بێت بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا چۆن و کەی دەیکرێت پێم وایە ئەو ڕەتکردنەوانەی لە کۆمەڵگەی نێونەتەوەییدا هاتنە ئاراوە بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و وڵاتانی دراوسێشەوە زیاتر لەسەر دۆسیی کاتی ئەم ڕیفراندۆمە بووە بە تایبەتی کە شەڕی دژی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە ئارادایە کاتێکیش دەینا سەرباسی تووشیا و ئێران ئەوان هەرگیز بەسەر بەخۆی کورقایل نابن و هەر لەسەر ئەم هەڵوێستەی ئێستایان دەبن بەڵێ ئەمە مافە بەڵام ناکرێت چاوەڕوانی هەموو لایەک بیت پەسەندی بکات لە بیرمان نەچێت ئەمریکا و وڵاتانی تریش بەرژەوەندیان هەیە هەر بۆیە ئەم هەنگاوە کێشە و ئاڵۆزی بەدوای خۆیدا دێنێت بۆ خۆت دەزانی بەڕێز هەڵترمەن کۆماری ئیسلامی ئێران هەمیشە دژی کورد بووە و پەیوەندیەکانیشی هەمیشە پەیوەندی سنووردار بۆ لەگەڵ کووردا بەڵام تورکیا پەیوەندێکی ئێجگار تۆکمەی هەبوو لەگەڵ هەرێمی کوردستانی عێراقدا ئەمەی کە تورکیا ئێستا ئەم ڕەتکردنەوەی دەیکا شتێکی چاوەڕوانکراو بوو بە ڕای جەنابەت. You know, I remember very well how the relationship between Turkey and the KRG developed. You know, it was hostile after 2003. دەزانی زۆر باش بیرمە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا چۆن پەرەیاسن لە پاش 2003ەوە پەیوەندیەکی دوژمنکارانە بوو بەڵام لە کۆتاییەکانی 2010دا وەرچەرخان ڕوویدا و لە 2010دا پەیوەندەکان زۆر بەهێز بوون و دەکرێت بڵێم بە تێپەڕبوونی کات بەهێزتر بوو. تورکیا زۆر جار جەختی کردوێتەوە لە تێکەڵکردنی ئابووری لەگەڵ هەرێم بەڵام بەو مەرجەی نەبێتە هۆکاری پەرەسەندنی سیاسی بۆ کورد چونکە لە کۆتاییدا تورکیا هاوشەوەی ئێران کورد لە وڵاتەکانیاندا هەن و تورکیاش دەترسێت لەوەی کوردەکانی خۆی داوای جابوونەوە بکات ئەڵبەت هیچ وڵاتێک بە دابەشبوونی وڵاتەکەی قایل نابێت ئەمەش هەمیشە هێڵی سوور بۆ تورکیا و هەرگیزیش نەگۆڕاوە لەگەڵ هەموو ئەم ڕۆژانەی کە باسمان کرد بەڕای تۆ دەرفەت لە بەردەم کووردا چەندە کە ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی. Well, I suppose the Kurds, I mean, Mr. Barzani in this case, could unilaterally declare independence. دەشێت کوردیان بەڕێز بارزانی تاگلایەنە بتوانێت سەر بەخۆی ڕابگەینێت بەڵام ڕوبەڕووی سزا دەبێتەوە لەوانەشە بخوازێت باری ئەو سزایانە هەڵبگرێت دیفاکتۆکە وەک ڕەوشی کوردی لێدێت لە 91 تا 2003 بەڵام
بەبێشە ئەمە بمانای گەمارۆدانە نەکرد لە تورکیا و ئێران و بەغدا و تەنانە سووریاشەوە بەڵکو لەلایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپاشەوە کە هاوسۆز نین لەگەڵ ئەم ڕەوشەدا ڕێگایەکی تریش ئەوەیە واقع بین بۆ ڕەهەندی سربەخۆی وەگەوەی بڵێیت ئەمە پرۆژەیەکی درێژخایەنە ماوەیەکی زۆر چاوەڕوان بووین بەڵام کاتەکە بوار نادات چونکە ڕەوشی ناوچەکە ڕێگرە هەر بۆیە دەکرێت بە شێوەیەکی بابەتیانە هەنگاوی تر بنرێت بە ئاقاری سربەخۆییدا نەگەێستا. بەڕای جەنابە دیالۆگ لەگەڵ بەغدادا بەشەکە بێ لەو چارەسەرکردنی یاخو لەو ڕێگەیە لە کاتێکا بە خۆت دەزانی بەغدا دەڵێ دیالۆگ ئامادەیە بەڵام ئەبێ بەپێی دەستوری عێراق و بڕوابوون بێ بە یەکپارچەیی خاچی عێراق. بەڵێ یەکەم پێم وایە بەبێ دیالۆگ وەک ڕێگەیەک بۆ بەرەو پێشچوون هیچ شتێک ناکرێت چونکە تەنها قەیرانی چەکداری جێی دیالۆگ دەگرێتەوە ئەمە ئاشکارە ساتەوە کەس ناخوازێت ببینێت بەڵێ دیالۆگ بنچینەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە لە دیالۆگدا چ بابەتێ باسەکرێت دەتوانرێت زەمینەی هاوبەش بدۆزرێتەوە ئەگەر هەرێمیان بە ڕێزبارزانی تەنها جەخت لە پرسی سربەخۆیی نەکەنەوە بەڵکو دەکرێت بە جیاوازتر بێت ینی قسە لەسەر هەنگاوە پێویستەکان بکرێت بۆ سربەخۆیی نەکرد بگوترێت بۆ سربەخۆییە ئەمە ناوچە جێناکۆکەکانی تێدایە کە پێشتر لە کارنامەدا نەبووە ئێستا پێم وایە بە ڕێزبارزانی کاریگەری زیاتری هەیە یەکەم پارتی و یەکێتی بیرەنەوتەکانی کەرکووکیان لەدەستدایە و ئەمەش کاریگەریە و بەغداش دەخوازێت ئەو بیرەنەوتیانە بدرێتەوە بە شوێن قسەوەیە بە شوێن شەڕیشەوەی خاڵی دووهەم ئەوەیە ئەمریکا دەخوازیە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بەهێز بن جا بە ڕێزبەرزانی دەزانێت ئەگەر بێوێ قسە لەسەر ئەم تەوەرانە بکات ئەوە پێویستە پشتیوانی واشنگتۆنی هەبێت و ئەگەریش باز لەسەر بەخۆی بکات ئەوە پشتیوانی واشنگتۆنی نابێت. درێژاهیە هەفپەیڤینە دەگەڵ یاست هەڵترمان شارەزای کۆمەڵا کریزی نفتنەتەوەی تێدە مالپەڕ و تۆڕن میدیا جیڤاکیا دەنگی ئەمریکادا بێ وەشاندن. یەکینەکانی کار و جەماوەری کە پشتیوانی لە سربەخۆیی دەکەن لە کاتەلۆنیا داوا لە خەڵکی دەکەن بۆ نیوەی ڕۆژ یان تەواوی ڕۆژ مان لە کارکردن بگرن لە سەرانسەری باکووری ڕۆژهەڵاتی ئیسپانیا. ئەم مانگرتنە بە مەبەستی ناڕەزایی دەربڕینە بەرامبەر گوایە دڕندایەتەکانی پۆلیس بۆ هەوڵەکانی ڕێگەگرتن لە ڕیفراندۆمەکەی کاتەلۆنیا بۆ سربەخۆیی. سەدان کەس بریندار بوون و داواکاری ئەم مانگرتنە لە کاتێکدایە کە کاربەرستانی خۆجێی و لایەنە سیاسیەکان تاوتوی ڕاگەیاندنی سربەخۆیی دەکەن لەم هەفتەیەدا کە ئیسپانیا دەڵێت نایاساییە. دەتەڤ لە هەڤیە بوویەراندا ڕاستی گەلک جاران نەخام تێدمینە. مجارن کوژ بۆ خەلکێ خەمێن ڕۆژانانە و باڵاوان دەکشینن ئەم لەگەل میوانن خۆ بە ئاواکی سربەخۆ و بێئالی گفتوگۆ دەکەن. شۆپاندنا ڕاستیە بریا پارڤەکردنا بیر و بۆچینên جور بە جور ئەو بنگەهەکە سەرەکەیە بڕاستی ji بۆ ئاواکردنا پەیوەندیەکێ و هەروەها باوەریە لەگەل تەماشەوانان. ئەو ژنە قەتەریەی کە بێ بە سەرپۆش هاتە سەر تەلەڤیزیۆن و هەژاندنێکی دروستکرد جارێکی تر ڕێچکەی ئەسپ سواری شکان لەو وڵاتە کۆنەپارێزەی کە بەڕێوەبردن لە دەستی پیاواندایە. مەریەم ئەلسوبەیی بربەرەکانی لەگەڵ نەریتدا کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو مەترسیەکانی کردووە بۆ بەدیهێنانی خەونەکەی خۆی. بهیڤیا دەمەن خۆش ڕۆژە هەینی ئەمێ جارەکەدی بگەهن جوانەوە لەگەڵ کورتکردنێکشەنی هەر شاد و بەختەوەربن.